ئەمە بابەتێکی گرنگە بە تایبەتی بۆ هەولێر و تەندروستی هەولێر کێتر ئەو پشکنینانەی کە بۆ نەخۆشیە درم و هەروەها گوازرا و ڤایرۆسیەکان دەکرێت نانێرێت بەغدا و شوێنەکانی تر بەڵکو هەر لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر پشکنینی بۆ دەکرێت بۆ خزمەتگوزاری زیاتری هاوڵاتیان. ئەمە گرنگە. لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز محسن دزەیی بەڕێوەبەری تاقیگەی تەندروستی گشتی هەولێر لێرە لەگەڵما. زۆر بەخێر بێی. با سەرەتا باس لەم بڕیارە بکەین. ئەمە چۆنەکە هەولێر دەتوانێت بە سنتەرێکی گرنگ بۆ پشکنینی ئەو نەخۆشیانە و چۆن لە کوالەتی و ئەنجامەکانیەوە دڵنیان. زۆر سپاس دۆبینەرانی خۆشەویست. ئەمە نزیکەی ساڵێکە زیاتر لەسەر بابەتی ئیشە دەکەین لەگەڵ بەغدا لەسەر خەتین کە ئەو پشکنینیان کە لێرە دەیکەن ئێمە تیتر بۆ دڵنیایی نێنێرینەوە بەغدا. ئەمەش پێویستی بە موافقەی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە و وەزارەتی تەندروستی عێراق دەبی ئەوان لەسەر بڕیار بدەن کە موافقە بدەن. نزیکەی ساڵێکە لەسەر ئەو بابەتە ئیشە دەکەین و پارچەند سەردانی لێژنەکەی بەغدا بۆ هەرێمی کوردستان و ناردنی سامپڵی ئەنۆن یعنی ناسرا و پشکنی لای خۆمان کە هاتن ئەو قەنەعەتە هاتن باوەڕ هاتن ئەو باوەڕە کە تاقیگەی تەندروستی گشتە جێی متمانەیە لەبەر چ جێی متمانەیە یەکەم ژێرخانێکی باشی هەیە بنیەکەی زۆر باشە دوو ئەو ئامێرانەی کە هەرێ لە تاقی ئامێری پێشکەوتونە ئەمێری دەقیقەن سێمیش لە هەموو مهمتر ئەو کارمەند و ستاف و دکتۆرە بەڕێزانەی لەوێ ئیشە دەکەن توانایەکی باشیان هەیە دەتوانن پشکنینەکان زۆر بەڕێک و پێچی و سەرلەسەر ئەنجام بدەن. تەندروستی جیهانی وەرگیرا لەم بارەیەوە ئەوان دانیان بەم تاقیگەیانە لە بەڵێ ڕێکخراوی چکە لە عێراق یەک تاقیگە ناشنال هەیە لە هەموو وڵاتێک تەنها یەک تاقیگە دەبێت ناشنال ئەویش لە عاسیمە دەبی لە عێراق تاقیگەی تەندروستی بەغدا پێ مختبەر مرکزی ئەوێن دەرێکە ئەو ناشنال لابە WHO ئەکریدیشنیان دەرێ کردیا. پاڕێک کە سەردانی تاقیگەیان کوردستان چەند تاقیگەیش کە لە عێراق بکەن بکەن سەب ناشنال لاب لە هەرێمی کوردستان تاقیگەی هەولێریان هەربژار بێتە سەب ناشنال لاب. باشە بۆچی پێشتر دەنێرزرا بۆ بەغدا ئێستا بۆ لە هەولێر دەیکەن؟ بەڵێ پێشترێک کە مەسەن بۆ نمونە نەخۆشیەکان هەیە هەندێک نەخۆشی هەیە برەی پەیوەندە بە کۆمەلگا و بە دووەلی جیران و دووەلیەوە نەخۆشیێک بڕاو بێتەوە لە مثلا لە هەولێر ڕابێتەوە نەخۆشی سنووری یا نەخۆشی دەگۆزرێتەوە بۆ سلێمانی دەگۆزرێتەوە بۆ دهۆک بە خێرایی دەگەدرێتەوە بۆ بەغدا بۆ وڵاتانی جیران کە تاکید بکەوە لەو نەخۆشی کە ئەو نەخۆشیە هاوە تەواوە ئەو دەبا ئەوان ئەکریدیشن بدەن ئەوە تاکید بکەن ئەپروف بکەن کاکە ئەو نەخۆشیە تاکید کرایە تەواو هەیە. کەواتە کاتی دەویست و بڵاویشتە بووە لەو ماوەیەدا تا ئەنجامەکەی بێتەوە. زۆر تێتان لێ دەبوو نەخۆشی مەسەلەن نەخۆشی کۆلێرا هەیە لە سلێمانی شکە ناردومانە بۆ بەغدا تا نەتیجەکەی دێتەوە ئیکتشاف کەشفیان کردیە شکە ناردوانە بەغدا لە بەغدا تا سایق دەیبرد و گواستنەوەی و ڕێگواستنەوەی و غەترە دات و 4-5 ڕۆژی پێدەچوو ئەو نەخۆشیانە چەندی زوو و کەشفی بکەی و تەشخیصی بکەی زووتر سەیتەڕێ لەسەر دەکەی. زۆر باشە. بە دیاریکراوی بەڕێز دزەیی کامە نەخۆشی و کامە جۆری نەخۆشین کە لە تاقیگەی هەولێردا پشکنینی بۆ دەکرێت؟ نەخۆشی هەوکردنی جگەری ڤایرۆس، نەخۆشی ئایدس ئەو زرمەنائی، نەخۆشی میزر سووریژە، نەخۆشی VC کۆلێرا لەگەڵ نەخۆشی ڤایرۆسی گوازراوەکانە بەڵێ ئەوانەیە ئەو نەخۆشی ئەوان ئەو نەخۆشیانە تەئسیری لەسەر کۆمەڵگە دەبێتتر وەکو نەخۆشیشکەنی مەسەمەرە نەخۆشی لیپید پرۆفایلە شەکرەیە نەخۆشیێکی غودەیە ئەو نەخۆشیان تەئسیر لەسەر خودی نەفەرەکە دەبی بەس ئەو نەخۆشیێک کە بڵاو بووە پێشگیری لێ نەکە زوو کەشفی نەکەی لەوانەیە نەخۆشی کۆلێرەگە زوو کەشفی نەکەین و ئیجراعاتی لۆ نەکرێتن بە هەفتێکی هەموو کوردستان توش بشن. لە کاتێکدا کە ئەنجامی پشکنینەکە پۆزیتیڤ دەبێت واتە کەسەکە توش بووە تا و کاتی کە ئەنجامی نەهایی وەرەگرنەوە لە تاقیگەی هەولێر چەندی پێدەچێت لەگەڵەوەی کە پێشووتر لە بەغدا هەبوو چەندە جیاوازی کات هەیە بۆی کە بە زووترین کات دەستنیشانی نەخۆشیەکە بکرێت؟ جیاوازەکە مەس ئێستا من لێرە دەستنیشانی دەکەیت ئەنی دێتن چەندی دێ ئەو کاتێک کە پێدا ئیشی لەسەر دەکەی وەختەکە فەحسەیە 2 ساعتی هەیە 2 ڕۆژی دەوێتتر زۆری پشتنەکە دەگۆڕێت کە دەگۆڕێت بەس کاتێک کەسمان دەکرد تەشخیصمان دەکرد دامان ناردە بەغدا تەلێداتەوە هەفتەی دەویست زۆر باشە هەفتەی دەویست. باشە کوالیتی پشکنین لە تاقیگەی هەولێر چۆنە بەو ئامێرە ستانداردانی کە پێویستە لە بەردەستا هەن یا هێشتا پێویستە کە زیاتر کار لەسەر بەرزکردنەوەی کوالیتی ئامێرەکان و پشکنینەکان ئەو ئامێرانی کاتی ئێستا ئامێری پێشکەوتونە بەس دایم ئامێر لە ئەبدێتە نوێبوونەوەدایە ساڵ بە ساڵ شتی نوێ دێتن ساڵ بەسەر دایم لەگەڵ نوێبوونەوەی بووینە ئەنی ئامێری نوێ دێتن حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە بۆ تاقیگای دابین کردووە
يعني امير بو نبري امريكا 10 ساڵی ئیش پێ دەکەی هەموو ساڵێک ڤژنێکی نوێ دێتن باشە کەواتەمە هەنگاوی یەکەمە بۆ هەنگاوەکانی دواتریش ئەتوانن لەسەر نەخۆشیەکانی دیکە وەکو بڵێن شێر پەنجە بێت ئەو نەخۆشیانەی کە پێویستە وەکو زەرع بنێردێت بۆ تاقیەکانی بەغدا کار لەسەر تاقیگەی هەولێر بکرێت یعنی کارتان پلانتان هەیە بۆ داهات و دامەپەرە پێ بدەن خاتن تاقیگەی گشتی تاقیگەی هەولێر تاقیگەی تەندروستی گشتیە تاقیگەی تەندروستی گشتی یعنی تاقیگەی نەخۆشی نییە تاقیگەی غێر نەخۆشیە يعني فرق دەکە تاقیگەی گشتی تەندروستی گشتی یعنی سەحە العامە لەگە تاقیگەیەکی نەخۆشخانەیەکی وەکو ڕزگاری یان نەخۆشخانەیەکی وەکو جمهوری فەرقە ئەوانە ئیش دەسا نەخۆشی دەکەن نەخۆشەکەیە تەشخیصی ئەو نەخۆشەکەی دەکەن بەس ئەو ئینە پێش نەخۆشیەکەیە تەشخیصکردنی پێش نەخۆشی مەسەڵەن بۆ وەباعەک بڵاو دەبیت و زارێت تو نازانێ ئەو وەباعە چییە تاقیگەی تەندروستی گشتی ئیشی ئەوەیە ئەو وەباعە تەشخیص بکە چییە بەس ئەوانت کرد مەسەڵەن بۆ نەخۆشیەکانی کە لە تاقیەکانی کە هەیە ئامێرەکان هەیە پشکنینەکانیش بەس هەندێک پشکنین هەیە بەخۆی هەموو وڵاتێک لێی نییە هەموو شارێک لێی نییە مەسەڵەن ئێستا لە هەولێر هەندێک پشکنین هەیە لە هەولێر نییە لە دووەک هەیە یان لە دووهۆک نییە لە هەولێر هەیە هەندێک پشکنین هەیە لە عێراق نییە لە ئوردن هەیە یان لە ئوردن نییە لە تورکیا هەیە شەرنیەت و لەو ئەوەی بی لەو وڵاتەی بی هەموو پشکنینێکت هەبی ئەوی دەبەچێ لەوانەیە پشکنینە زۆر کەم بیتر ساڵێک پشکنینێت هەبیتر زۆر باشە بەڵێ لە ماوەی ڕابردوودا حکوومەت یاریمی کوردستان زۆر گرنگی بە کەرتی تەندروستی داوە لەباری خزمەتگوزاری دابینکردنی ئامێر و نەخۆشخانە و نۆژەنکردنەوەی بۆ هاوڵاتیان و کۆمەڵێککردنەوەی سەنتەری جیاواز ئاستی بەرەو پێشچوونی خزمەتگوزاری تەندروستی بە گشتی ئەگەر باسی بکەم لە کوردستان چۆن دەبین ئێستا ئاسی تەندروستی زیاتر مەسە تاقیگە خزمەتگوزاری ئەم لەسەر بەرێ زیاتر اختصاسەکەی من تاقیگەیە زۆر باشە بە تاقیگە لە تاقیگە بەرەو پێشچوون چووە تاقیەکان بۆ نمونە کاتی خۆی یا تو زۆر تێستمان هەبوو زۆر ئەمان بە مەنیوەڵ دەکرا بەدەستی دەکرا بەس ئێستا هەمووی ئەجیزێ ناچێ مستەشفایەک تێستی بە مەنیوەڵ بکەم بەدەستی بکەن نەخێر هەمووی ئەجیزی تێدایە ڕاست ئاستا زۆر پێشکەوتووە ئەنی کەوانەی کە دێن و باز دەکەن لەگەر دووەلی دەوروبەرمان لەوان باشتر نەبی وەرچوانە لەگەر دووەلی برێ لەگەر ناوەڕاستی عێراق و خواری عێراق لەوان باشترین لەدابینکردنی ئامێر و پێداویستی بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز محسن دزەیی بەڕێوەبەری تاقیگەی تەندروستی گشتی هەولێر لێرە لەگەڵمان بوو زۆر سپاس.